گومانێک هەیە ئێمە ئەڵێن خوا جەل جەلالوه الرحمانە الرحیمە زۆر بە بەزەییە لەگەڵ عەبدەکانە و زۆریش کەریمە زۆر سەخیە. باشە با لێرە پرسیارێ بکەن پرسیارەکە ئەمەیە شوبهەکە ئەمەیە باشە خوایەک جەل جەلالوه ئەوەندە بەڕەحمە و ئەوەندە کەریمە ئەی بۆ فەقیر لەسەر زەوی ماوە. ئەزانن فەقیری بۆ هەندێک کەس دەوڵەمەندیە، دەوڵەمەندیش بۆ هەندێک کەس فەقیری. ئێمە وا تەسەوور نەکەین ئەوەی ماددەی هەبوو ئیتر ئەو کەسە تەواو لە خۆشگوزەرانی و لە دەو نا زۆر کات کەسێکی زۆر دەوڵەمەند ئەبینی زۆر فەقیرە، فەقیرێکیش ئەبینی پەکو پاشاوە هەیە زۆر دەوڵەمەندە. بۆیە تەوزیعی ئەرزاق لەسەر زەویە بە حکمەتێکی ئیلاهیە کە ڕەبتی بە هەمووی ئینسانیەتەوە هەیە. ئەگەر هەموو ئینسانیەت هەموویان خوای گەورە ئەوەندەیان بداتێ پێویستیان بە هیچ کەسێک نەمێنێ سەرزەوی ئەوەستە. بۆیە دائیمە ئینسان لە کار و کەسابەت و ژیانیە وا تەسەوور نەکا بۆ خۆی ئەژی بۆ خۆی کارەکە. ئەزان جاری وایە یەک دەوڵەمەند 100 کەس لە بەردەستی هەرێکی بە شێوازە کارەکە لە پارەیەوە خۆن سوپەرمارکێتێکی داناوە و چەند گەنجە بەسەریەوە کارەکەن و کەسێک بە سیارەشتی بۆ ئەهێنێ و کەسێک تر کرێ ئەبات و کەسێکی تر پاکی ئەکات و کەس یعنی هەرێکی بە شێوازە لە شێوازەکان کارەکەن و هەمووی پارە لەو شوێنە ئەخۆن یەک کەس بەتە باعیسیە. کەسێک سێرەکەی مەحەلێکی هەیە یعنی سبحان الله چەند کەس لەویا کارەکەن کەسێک ماڵێ دروستەکە بۆ خۆی. ئەزان چەند ئینسان لەگەڵ ئەوە مشارێک ئەبن ئەم هاتووە زۆر خۆیمان و کردوتە هەنێ پارەی کۆ کردوێتەوە باشە ئەم کەسەیەت ئیشی شیش و بەنایی بۆ ئەکە بڕێ لە پارەکەی ئەبە ئەوی تر چیمان تۆیەکە بڕێکی بە ئەوی تر کاشی بۆکە ئەو کارەبای بۆ دانێ و سێرەکەی بە یەک نەفەر بوو بە باعیسی ئەو یەک دنیا خەڵک ئیسفادەیان لێ کرد. بۆیە ئەفەرمێ عیشی ئینسانەکان بڕێکی لەسەر بڕێکێتی خوا وا تەقسیمی کرد. هەموو کەسێک خاوەن کار نییە بەڵام هیچ کەسێک بێکار نییە. هەموو کەسێک خاوەنی داهاتی گەورە نییە بەڵام هیچ کەسێکیش نییە بێ ڕسق بێ لەسەر زەویە. تەوزیعاتێکی کردو بە جۆرێک لە جۆرەکان تەرتیبێکی کردو کە عەبدەکان لە بین یەکترە هەر کەسە بە شێوازەوەی و هەر کەسە بە سوود وەرگرن لەو نعمەت و لەو ڕەحمەتەی کە خوای گەورە بەم کەسێ عەتا کردو و پێ بەخشی.